بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ ئەم شەوی لەسەر لێکەوتەی سەردانەکەی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ عێراق و هەرێمی کوردستان دەوەستین وە قسە لەسەر ئەوە دەکەین کە لە بواری ئاسایش و چ ڕوو دەدات ئایا سەرۆک کۆماری تورکیا هیچی دەستکەوت لە بواری ئاسایش و پەیوەست بە ناوخۆی هەرێمی کوردستان ئایا هیچ کاریگەریەکی دەوێت لەسەر پرسی هەڵبژاردن پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم و ڕۆڵی پارتەسەڵاتدارەکانی هەرێم چی دەبێت ئەگەر ئۆپەراسیۆنی تورکیا لە بواری سەربازی ئەنجام بدرێت و سەبارەت بە پەیوەندی نوێی عێراق و تورکیاش ئایا ئێستا قۆناغێکی نوێ دەستی پێ کردووە و تێڕوانینی تورکیاش بۆ پەیوەندیەکانی هەرێم و عێراق و دۆخی سیاسی هەرێم و عێراق قسەی لەسەر دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا بوبەکر عەلی سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە پرسی ئاسایشەوە دەست پێ بکەین. سەرۆکۆماری تورکیا لە سەردانەکەی چی بۆ بەغدا بێ چی بۆ هەولێر بێ هیچی دەستکەوت لەو سەردانەدا لە بواری ئاسایش؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە بڕوای من دەستکەوتەکەی پێش سەردانەکەی هەرچێک بێ خۆمانە زانین سەردانەکە دوای کۆمەڵی سەردانی تری کاربەدەستانی تورکیا لەوەنە وەزیری دەرەوە و لێپسراوی دەستگای هەواڵگری و کۆمەڵە لایەنی پەیوەندی داردێ و بە شێوەیەکی سروشتی سەرۆک کۆمار کاتێک دێ کە زۆربەی مەسەلەکان گەڵاڵە کرابێ و ڕۆڵێکی پرۆتۆکۆڵیە بینی و ئەگەر شتێکی استراتیژیش ما بێ قسەی لەبارەوەکە پێشتر هەندێک دەستکەوتیان هەبوو وەگەوەی کە پەکەکە بە ڕێکخراوێکی قەدەغەکراو لە عێراق وەسف کراوە و وێنایەکی لێ گیراوە کە هەڕەشەیە لە سەراساییشی عێراقیش دیارە تورکەکان داوای ئەوەیان کردبوو وەک ڕێکخراوێکی تۆرۆریستی مامەڵی لەگەڵا بکەن ڕەنگە جۆرە لە چاوپۆشیکردنی عێراقی شەبێ بۆ هەر ئۆپراسیۆنێکی چاوەڕێنکراو لەلایەن تورکیاوە بۆ سەر قەندیل و ئەو ناوچانەی قەڵەمڕەوی ژێر کۆنتترۆڵی پارتی کرێکارانی کوردستان ئەگەر ئاسانکاری هەواڵگری شەبێ بەڵام پێم وانە کە بتوانێت هاوکاری سەربازی بکەن لەبەرەوە هەر لە ڕووی قەندیلەوە ئاسان نییە هەر لە ڕووی جوگرافیەوە لەبەرەوەی لە ژێر کۆنتترۆلی هێزە کوردیەکان هەیە زیاتر هێزە کوردیەکانی بە دەسەڵاتدار لە باشووری کوردستان ئەتوانن ڕۆڵیان هەبێ بەڵام لە ناوچەی سنجار و ئەوانەیە ئەتوانن سوپای عێراقی ڕۆڵیان هەبێ بە تایبەتیش کە جۆرە لە تێکەڵاو بوون لە نێوان هەندێک لە هێزەکانی نزیک لە قەندیل و حەشتی شەعبیە لە ئارایە. بەڵێ بەزۆکو ئۆپەراسیۆنی هاوبەش ئەوەی کە عێراق و تورکیا ئەوە دوورە چونکە باس لە ڕۆڵ ئێرانیش دەکرێت لەم نێوەندا ئێرانیەکان بۆ ڕازی دەبن کە عێراق بەژاری ئۆپەراسیۆنێکی لەم شێوەکە ئەگەر بکرێت وەک بنەمای گشتی عێراق ناتوانێت لە دەرەوەی هێڵە سوورەکانی کۆماری ئیسلامی ئێران و دیدگای کۆماری ئیسلامی ئێران بۆ جۆری ململانەکان لە ناوچەکەیە و ڕێخستنی پەیوەندیەکانی عێراق بە گیانەی دەرەوە زۆر مامەڵە بکە لەبەرەوەی عێراق بەکردەوە وڵاتێکە سەروەری سنووردارە واتە تا ئەو پەڕیخاوەنی بڕیاری سیاسی و سەربازی و ئابووری خۆی نییە عێراق دوو عێراقمان هەیە عێراقی حەشتی شەعبی و پرۆژەیەکی ئایدۆلۆژی شیعیمان هەیە لە ناوچەکەیە بەڕێبەرایەتی کۆماری ئیسلامی ئێران کە عێراق بەشێکە لە ئەو بلۆک بەندیە عێراقی سەرۆک وەزیران و سوپای عێراق و ئەمانەشمان هەیە کە دیدگایەکی تری هەیە بەڵام جڵەوی ڕاستەقینەی دەسەڵات بەدەست عێراقی ئایدۆلۆژیا و بەرەی بەرەنگاری ئیسلامیەوەیە بۆیە ئاسان نیە لە چوارچێوەی تێگەیشتن لە بەرژەوەندیەکان و دیدی کۆماری ئیسلامی ئێران بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دۆسیە گەرمەکانی ناوچەکە لەوانەش دۆسیەی گەرمی پارتی کرێکارانی کوردستان عێراق بتوانێت هەڵوێستی یەکلاکەرەوە بنوێنێ. باشە ئەی پێوەست بە هەرێم مامۆستا ڕۆڵی پارتیوێکێتی چی دەبێ وایە پێ دوایە ڕاستە و خۆ داوایان لێکرابێکە و پێشتری شەرداواکاری هەیە بۆ بۆی کە هاوکاریان بن لە ڕوبەڕووبوونەوەی پارتی کرێکارانی کوردستان ئەوە ڕۆڵیان ڕاستە و خۆ دەبێت پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم؟ بە دڵنیاییەوە تورکیا داوای لێکردوون کە ڕاستەوخۆ پێشمەرگە بەشداری شەڕی قەندیل بکە بەڵام تا ئێستا زانیاریەکان باز لەواکەن کە ئەو پێشمەرگا و ئامادەی نییە بێگومانە بێ ئێمە بە تەحەفوز و سەرلێکردنەوەشەوە باز لە هەرێمی کوردستان بکەین لەبەرەوە واقعی فرەدەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە و دوو زۆنی دەسەڵاتدارمان هەیە و دوو پارتی دیدگا جیاوازمان هەیە بۆ چۆنێتی بەڕێوەبردننی پەیوەندیەکان لەگەڵ تورکیا وڵاتانی دراوسی بۆیە خۆمانە زانین کە
هەڵوێستی تورکیا بەرامبەر ناوچەی زۆنی سەوز و یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێکە و بەرامبەر زۆنی زەرد بە جۆرێکە بە شێوەیەکی گشتی ناتوانین باز لە دید و سیاسەتێک و هەڵوێستێکی هەرێمی کوردستانی یەکگرت و کۆنکرێتی بکەین بەرامبەر دۆخەکە بۆیە لەو ئاستەیە مامەڵە لەگەڵ دۆخەکەیە کرێ بەڵام پێش ئەوە دیداری سلەیمانیمان هەبوو وەزیری ناوخۆ لە حکوومەت هەرێمی کوردستان کە لە هەمان کاتە کاتری پارتی دیموکراتی کوردستانە و پێم وایە لە قسەکانی سەرۆکی هەرێمیشە باز لەوە کرا کە ئێمە هێزی ترۆریستمان لە باشووری کوردستانە نین نا لەسەر سنوورەکانی تورکیا هەمانن نە لەسەر سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران هەمانن واتە هەموو ئەو هێزە کوردیانەی کوردستانی باکوور و ڕۆژهەڵات کە لە هەرێمی کوردستانە هەن هێزی ترۆریستی نین ئۆپۆزیسیۆنی سیاسی چەکدارن ئەگەر هەڕەشەش من بۆ سەر وڵاتێکی تر خاوەنی دۆسیە و ئەجێندای سیاسین پێویستە وڵاتەکان لەوێوە دیدیان پەرە پێبن بۆ چارەسەر واتە بیر لە چارەسەری کێشەی کورد و کوردستان بکەنەوە لە وڵاتەکانی خۆیان نەک تەنها دیدێکی ئەمنیان هەبێ بۆ مەسەلەکان کە پێم وایە ئەو لێدوانەی وەزیری ناوخۆ سەرۆکاتی هەرێم لە جێی خۆیان بوو لەو کاتەیە و تا ڕادەیەکە دوو تا ڕادێ سنوور و جۆری مامەڵە و هاوکاری هێزەکانی باشووری کوردستان و بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان لە ئەگەری هێرشەکە و ئۆپراسیۆنەکەی تورکیا بۆ ناوچەکە دەرخست. باشە ماوەسە پێویست بە و ئۆپراسیۆنە هەر زیاتر هەڵایەکی ڕاگەاندنە لایەن بەرپرسانی تورکیا خۆت دەیانەوێت ئەمە ئۆپراسیۆنە بکرێەوە و هەندێک خوێنەوە شەیە کە سنووردار بێ وەکو پێشووتر لاندێک بردومانی ئاسمانی و بڵێن لە شکێشێکە سنووری یەکێتی نەگرێتەوە خوێنەوەی بەڕێزت پێ وایە وەکو ئۆپراسیۆنەکانی ڕابردوو بێت یاخود بەرفراوانتر بێت. ئێمە ئەکرێ دوو خوێندنەوەمان هەبێ ئەکرێ هەڕەشەکردن بە ئۆپراسیۆنێکی بەرفراوان کە تەواوی سنوورەکانی کوردستانی باشوور لەگەڵ تورکیا بگرێتەوە لەگەڵ کوردستانی باکوورە بۆ ئەوەی کە زۆرترین سازش و دەستکەوتی سیاسی بۆ تورکیا لە عێراق و هەرێمی کوردستانیشا دەستەبەر بێ ئەکرێ کە ئەستراتیژێتێکی تورکی نوێشە بێ چیتر لە چوارچێوەی ئۆپراسیۆنە پێشوە سنووردارەکانە مامەڵە لەگەڵ دۆسیەکەنەکە و تا ڕادێ باز لە دووبارەکردنەوەی ئەزمموی پڵنگەکانی تامیل بێ لە قەندیلە کە برات 2 ساڵەمە پێشوتارێکم نووسی بە ناونیشانی ئایا ئەزمموی پڵنگەکانی تامیل لە قەندیل دووبارا بێتەوە نووسی بوو مەگەر بێت و کۆماری ئیسلامی ئێران هەتا ئەو پەڕیارمەتی تورکیا بە لە چوارچێوەی پاکتاوکردنی کۆی ئۆپۆزیسیۆنی کوردی تورکیا و کۆماری ئیسلامی ئێران ڕەنگە بیر لە شتێکی وا بکەینەوە بەڵام لەو کاتەشە تەحەفوزم دەربڕی بوو کە کۆماری ئیسلامی ئێران تا ئەو سەر لە ڕاستیان لەگەڵ کۆتاییهێنان بە پەکەکە بێ بۆیە ئەگەر هاوکاری کۆماری تورکیاشکە لە سنوورێکە هاوکاریاکە و سەرنجام پەکەکە لە چوارچێوەی استراتیژی بەرەبەدی ناوچەکەیە لە دیدی کۆماری ئیسلامی ئێرانەوە هەر درێژە بە ژیانی خۆیەدا ئەگەرچی لە پێگەیەکی لاوااستریا دوورتری سنووری جوگرافیشەوە بێ. بەڵێ بڵێن ئەم ئۆپراسیۆنەی پەیوەندی بە دەرەنجامی هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا کە پارتی دادوگەشتە پێدان ڕوبەڕووی شکست بووە پێم وایە باز لە ئۆپراسیۆنەکە ئەگەڕێتەوە بۆ پێش هەڵبژاردنەکان بیرمان نەچێ ئێستا لە تورکایە جۆرە لە عەقڵیەتی نەتەوە پەرستانە حکومەکە لەبەرەو هەڵەی لایەنی کوردی لە 2015 کردی و مەهاپە بوو بە هاوپەیمانی ئەکەپا لەبەرەوەی ئەکەپەتێک نەشکێ لە حکومڕانیە کە بۆ یەکەم جار پێویستی بەلایەنی کوردیە بوو بمانەوە نەمانەوێت جۆرە لە عەقڵیەتی زاڵ لە ئیدارەکردنی وڵاتەکەیە ئەگەر وەکو فۆرمە کۆنەکەش نەبێ جۆرە لە نەتەوایەتیە مەسەلە نەتەوایەتیەکەش کار لەسەر سوپا و سەرکەوتن و دروستکردنی دوژمنی دەرەکی و سنوورەکان و شکۆی نەتەوەی و زۆر شتی تریژەکە لە کاتی هەڵبژاردنە سەرۆک کۆماریەکەی تورکایە ئەمە جێندای خزمەتی کرد و زەرەریدا لە ئۆپۆزیسیۆن دیارە لەسەر ئاستی هەڵبژاردنە شارەوانیەکانە کە بڕبڕی پشتی مەسەلەی خزمەتگوزاری و ئابووری و قەیرانی ئابووری دەنگی دەنگ دەریەکلایەنێکاتەوە ئاسان نیە بۆ جۆرە بکرێتەوە بەڵام ئێستا لەبەرەوەی ناوچەکە لە بەردەم گۆڕانکاریەکی زۆرایە تورکەکان پیان وایە کە دووبارە بە جۆرە لە جۆرەکان ئەگەر نەخشە فەرمیەکانیش نەگۆڕێن یا بڵێن سنوورە فەرمیەکانیش نەگۆڕێن نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچە نفوزەکان دووبارە بیناکرێنەوە ئەوان پێویستیان بە هاتنە دەرەوە لە سنوورەکان هەیە
بۆی سازش لەسەر سنوورەکان نەکەن و وەرەقەیان بەدەستەوە بێ و بەشدار بن لە کاریگەربوون لەسەر کۆی ئەو ڕووداوانەی لە وڵاتی دەوروبەرە ڕووەدا و مەترسیەکانی سەرخۆیان بڕەوێنەوە لەو چوارچێوەیە ئەیانەوێ کە هەم دەستکراوە بن هەم وەرەقە بەدەست خەڵکیەوە نێڵن بەرامبەر بە خۆیان و خۆشیان بەوەی کە دێنە ناو وڵاتانە و پشتێنی ئەمنی دروستەکەن و هێزەکانیان سەقامگیرەکەن لە سنووری عێراق و سووریا و ئەوانەیە وەرەقەیان بەدەستەوە بێ بۆ سازشکردن لە سەروبەندی دووبارە ڕێخستنەوەی پەیوەندی و ناوچە نفوز و نەخشەی کۆتایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ئەو شڵەژانەی کە چەندین ساڵە ناوچەکە بەخۆی وابینی. بەڵێ پێوەست بە شنگال مامۆستا پێشتریش ڕێکەوتنێک کە بوو لە نێوان بڵین زیاتر پارتی و حکوومەتی عێراقی کە هێزەکانی نزیک پەکەکە لە شنگال دەربکرێن جێبەجێ نەکرا. ئەنی شنگال هەم بۆ ئێرانیەکان بێ بۆ پەکەکە بێ بۆ تورکیا بێ گرنگی زۆرەوە پێ دوای ئەم جارەش ینی هیچ بتوانن لە شنگال تورکیا شتێک بەرزبێنێت. دیارەش شنگال ناوچەیەکی زۆر استراتیژیە بۆ ئەوەی کە ناویان ناو بە هیلالی شیعی کە کۆماری ئیسلامی ئێران زۆر پەیوەستە باوێەوە و حەشتی شەعبی ژواک بەشێ لە هێزەکانی بەرەی بەرەنگاری ناوچەکە بە سەرۆکاتی کۆماری ئیسلامی ئێران ئەویژینە دیارە حەساسی و هەستاریشی هەیە سەبارەت بە تورکیا لەبەرەوەی لەسەر سنوورەکانە و جۆرەی لە تێکەڵاویش هەیە لە نێوان حەشتی شەعبی و هەندێک هێزی ناوچەکەی کە بەنزیک لە پارتی دیموکراتی کوردستان و قەلدیل داهاندرێ بۆیە بە بڕوای من ئەگەر سازشی شەبێ بەرامبەر بە تورکیا مەگەر فشارێکی زۆری تورکەکان هەبێ و وەرەقەی گەورەیان بەدەستەوە بێ عێراق سازشی گەورە بکە ئەگینا لە هەندێک دەستکەوتی تاکتیکی بەولاوە زەحمەتە دەستکەوتی قۆڵ و استراتیژیان دەستکەوێت تورکەکان لە ئەو سنوورەیە لە سۆنگەی استراتیژی بوون لە چوارچێوەی هیلالی شیعی و بەرەی بەرەنگاری ناوچەکەیە. بەڵێ پێوەست بە سەردانەکەی بۆ هەرێم هیچ پێدوای ڕێکەوتنێک کرابێ یاخود لەم بڵێن لە ڕاگەندراوەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا هەر باسی حکوومەتی هەرێمی کوردی دەکا ینی ناوی کوردستان نایەنێ هەتا لە کۆبوونەوە لەگەڵ مەسعود بارزانی باز دەکە ئەو پێشوازی لە سەرۆکی پارتی کردووە نهێنانی ناوی کوردستانیش پەیوەستە بەچی تاکو ئێستش ئەوە قەدەغەیە بڵێن بهێنرێت. من پێم وایە یەک هەنگاوچوونە پێشەوەم جارەکە سەرناوی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردی باکووری عێراقیان هێناوە جاری تر بۆ جۆرە ناویان ناهێنان یەک هەنگاوچوونە پێشەوە تۆز لە ئاستاریان کەم کردوێتەوە بەڵام تاکو ئێستا ئامادەنین دان بە ناوی کوردستانە بنێن لە ناوی کوردستان سڵەکەنەوە کە خۆشیان بەرەنجامە سیاسی و جوگرافی و ئیداری و ئەمنی و دەوڵەتەکەی زانن دیارە بەداخەوە کە ساڵی 2005 سەرۆکۆماری ئێستای تورکیا لە ئامەد وتی ئێمە نابێ بترسین لە ناوی کوردستان لەبەرەوەی لە سەردەمی عوسمانیا چەمکێکی ئاسایی و باو بۆ بەکار هاتووە و چەندین ویلایەتی عوسمانی لە ویلایەتی عوسمانی بە شێوەیەکی گشتی بەکار هاتووە لە ناو ویلایەتە عوسمانیەکان بەڵام دوایی بەهۆی شکستێنانی پرۆسەی ئاشتی و هەڵەی لایەنی کوردی و پاشەکشەی حکوومەتی تورکیا لە چارەسەری ئاشتیانەی مەسلەی کوردستان لە کوردستانی باکوور پەشیمان بوونەوە لە ئەم چەمکە تا ئێستا سیاسەتی فەرمی حکوومەت لە ئەنقەرە ئەوەیە کە دان بە ناوی کوردستانە نانێن لە ناوخۆی تورکایە لە باشووری کوردستانیشە کە مەسەلی ناوی کوردستان و قەوارە هەرێمی کوردستان دانپیانراوێکی دەستوریە و ئەبوویە سڵەوە نەکەنەوە باش ئیشاڵا ڕۆژە گەگەین بەوەی کە ئەم سڵکردنەوە بێمانایە و بێپاساوەش کۆتایی پێهێنین و کوردستان دانی پیاندرێ کوردستان واقعە مێژووە جوگرافیایە حەقیقەتە دانپیانەنانی تورکیا و هەر هێزێکی تر لە ناوچەکە هیچ لە واقعەکە ناگۆڕین و دانپیانانی پێشمەرجێکی کۆتایی هێنانە بەم کێشەیە بۆی تورکیاش بەهێز ببێ و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەهێز ببێ و پەیوەندی نێوان کورد و نەتەوەکانی تر و تورکیا وڵاتانی تریش بە جۆرێک بیناوکرێتەوە کە ئێمە بەم کێشانەوە مەشغوڵ نەبین و هەمومان وەک چوارنەتەوەی گەورەی خۆرهەڵاتی ناوەڕاست کورد و عەرەب و تورک و فارس و هەموو ئەو پێکاتەنەتەوەی و ئاینانەی تر لە ناوچەکەیە وەک کوتلەیەکی شارستانی گەورە سەیری خۆمان بکەین و یەکتری تەواوکەین لە ڕووی ئابووری و سیاسی و تەکنەلۆژی و شارستانیەوە
نەک ئێستا لە ڕاستیە لەم چوارچەوە داخراوە قانگدراوە خوێناویەیە 100 ساڵی تر بێن و بچین کە استراتیژیەتێکی زۆر هەڵە بووە بەرامبەر بە کورد و بزوتنەوە نەتەوایەتەکەی لە 100 ساڵی ڕابردووە پێڕەو کراوە. بەڵێ هاتنی بۆ هەولێر هیچ گرنگێکیە بۆ هەرێم یاخود بۆ پارتی لەم بارودۆخەدا هیچ بڵێن هیچ ڕێکەوتنێکی شواژۆ کراوە لەگەڵ هەرێم لەو هاتنی بۆ هەولێر؟ بێگومان هاتنی سەرۆکی وڵاتێکی گەورەی وەکو تورکیا بۆ هەولێر مانای خۆی هەیە، ئاماژەی خۆی هەیە و ئەو پەیامەیتە کە هەولێر هێشتا لە لای تورکیا گرنگە و تورکیا بەرژەوەندی هەیە لە هەولێرە و تاکو ئێستا بە تەواوەتی دەستی لە هەولێر بەرنەداوە لە قازانجی بەغا. من لەو تارێکی شانووسی بووم کە ئاماژە بەوەیە کە تورکیا ڕازی نییە لە کۆی ئەو هەڵوێستانەی بەغا بەرامبەر بە پرسی ئاسایش و تەنانەت پرسی ئابووریش و هێستا تورکیا پێویستی بەوەیە کە هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان ئەگەر بەلاوازیش بێ بمێنێ بۆ ئەوەی کە مامەڵی لە چوارچێوەیە مامەڵە بکەن لەگەڵ عێراقا لە ڕوێکی ترەوە تاکو ئێستا هەرێمی کوردستان دەواازەی سەرەکی پەیوەندی تورکیا بە عێراقەوە و نزیکەی زۆربەی هەرە زۆری کەلوپە لە بازرگانیە تورکەکان و کۆمپانیا تورکەکان لە ڕێی برایم خەلیلەوە هاتوچۆکەن و ئەگەن بە بەشەکەی تری عێراق و جگە لەوەی کە ناوچەی ئۆپەراسیۆنی پێشبینی کراو یا بڵێن ئەو ناوچانی کە پارتی کرێکارانی کوردستانی لێیە و یا کۆی سنوورەکان زۆربەی ئەگەر کۆش نەبێ زۆربەی سنوورەکان لەگەڵ تورکیا بەدەست هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی هەفتا و هەشتای پارتی و یەکێتیەوەن بۆیە ئەمە هەموو کاریگەری هەیە بەسەر ئەوەوە و ئێران پێی تورکیا پێی وایە ئەگەر هەرم لێوە لاوااستر ببێ یا قەوارەی هەرێم هەڵوەشێتەوە لە قازانجی تورکیا نەبێ بە قازانجی نارەکانی بشکێنێتەوە ئەو ڕەنگە لەگەڵ ئەوەیان نەبێ. من پێم وایە وەزیری دەرەوەش کە دۆستی بارزانیەکانە ڕۆڵی هەبووە لە قەنەعەت پێکردنی سەرۆکی تورکیا بۆ ئەوەی سەردانی هەولێر بکە واتە کۆمەڵە شت هەیە کە لە ڕاستی هێشتا دەست لە هەولێر بەرنەدەن و هەولێر بە خاڵێک ببینن و بە پێگەیەک ببینین بۆ ئەوەی لە ڕێی ئەوەوە مامەڵە لەگەڵ کۆی دۆستەکانی عێراقیش بکەن بەڵام وەک ڕێکەوتن من پێم وایە ئەوان زیاتر لەگەڵ عێراقا مامەڵەی فەرمیەکەن مامەڵی ڕێکەوتنەکەن و پیان وایە بێ هەرێم پابند بێ باو ڕێکەوتنانەی لە نێوان تورکیا و عێراقا کرێ بۆیە من باسی ڕێکەوتنم لەگەڵ هەرێمانە بیستۆ هێندەی باسی هەماهەنگی و لە یەکتری تێگەیشتن و نوێکردنەوەی دۆستایەتی و تێگەیشتنی هاوبەش گەڵاڵەکردن بۆ جۆری هاوکاریکردنی یەکتر و تێگەیشتن لە بەرژەوەندەکانی یەکتر لە هەردوو دیوی سنوور. بەڵێ پێوەست بە یەکێتی قوبات تاڵەبانیش بەشدار بوو لە پێشوازەکەی ئەردۆغان بازەوەکێ کە ئەردۆغان ڕەتی کرد بێتەوە کە فڕۆکەخانەی سلێمانی بکرێتەوە باسی ئەو کردوکە یەکێتی پشگیری پەکەکە دەکا پێشبینی چیە بۆ ئایندەی پەیوەندەکانی یەکێتی و تورکیا و ئەمڕۆژ سەرۆکی یەکێتی لە خەڵاتی برایم ئەحمەد باسی لەوە کرد پێویستە ساڵی داهاتوو خەڵات بڕێتە و فەرماندەی هێزەکانی ڕۆژاوە کە لە دۆک ساڵی ڕابردوو بڵین کەوتە خوارەوە پەیوەندی هەیە بەو سەردانی ئەردۆغانەوە ئەم کاردانەوەی سەرۆکی یەکێتی؟ پێم وایە پەیوەندی هەبوو و وەڵامێکی تند بوو تا ڕادەیە تند و ڕق و یعنی خێراش بوو بەشداریکردنی جێگری سەرۆکی حکوومەت قوبات تاڵەبانی لە لەو ڕسمی پێشبینەکە و بەشداریکردنی لە بەشی لە دانیشتەکانە لەگەڵ سەرۆک کۆمارە ئەگەر لە ئاستێکی دیاریکراویش بێ ئاماژە بوو بە جۆرێ لە نەرمینواندنی تورکیا و ئامادەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ لە یەکتری تێگەیشتن بەڵام پێم وایە کە دۆسەی نێوان یەکێتی و تورکیا تۆزێ لەوە ئاڵۆسترە کە بتوانرێ بە شتێکی وا چارەسەر بکرێ بۆیە بە قەنەعەتی من کێشەکان لە نێوان هەردوو لایەنە ماون هیوادارین کام سەردانە لانی کەم یعنی کەناڵێکی قسەکردنی تازە کردبێتەوە یا هەندێک لە گرژەکانی کەم کردبێتەوە بەڵام پێم وانە کێشەکانی نێوان هەردوو لا هیچ جۆرە چارەسەرێکی بۆ کرابێ یا هەتا چوارچێوەیەکی لە یەک تێگەیشتنمان هەبێ بۆ ئەوەی ببێ بە بابەتی چارەسەر و گفتوگۆ لەسەر هەموو ئەو کێشانەی لە نێوان هەردوو لایە لە ئارایە. بەڵێ لێدوانەتون دەکەی سەرۆکیەکێتی کاریگەری دەبێت لە ڕووەکانی تریشەوە چووکە باسی خاینی ناوخۆشی کرد کە وەکو بەڕێز وتارێکی تون بوو بەراورد بە بڵێن وتارەکانی پێشووی
يعني تاکید بوو لەسەر وتارەکە زۆر یعنی نزیک بوو وەکو بڵێ ڕەدێکی زۆر نزیک بوو دوێنێ سەرۆک سەردانەکە بوو ئەمڕۆ ئەو لێدوانەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیمان بیست لێدوانەکە پێش هەموو شتێ ناومێدی دەرەخە واتە ناومێد بووە لە بەشداری کاقوبە تاڵەبانی لە پێشوازیەکە و لە جۆری وەڵامەکەی ئەوان و جۆرێ لە هەڵوێستی تند و بێمنەتی دەرەبڕێ بەرامبەر هەر شتێک لە داهاتوە دروستە بێ و جۆرە بێمنەتیشی تایە بەرامبەر تورکەکان لە ڕاستە جۆرە لە تەحەداشی تایە کە ئەمە ژواکە کە پەیوەندیەکان بەرەو گرژی زۆرتر بچن نەک بەرەو چارەسەرێکی هێواش ئەگەر هێواش هەنگاو بە هەنگاویش بێ. بەڵێ بەس پێویست بە فڕۆکەخانەی سلێمانی مامۆستا ئەو بیانانی تورکیا بۆ ئەوەیە کە پەیوەندی بە پەکەوە یاخود سزادانی خەڵکی سلێمانیشی تێدایە کە ناکرێتەوە ئەوە جگەلەوەی کە بڵین پامێکە بۆ یەکێتی و جۆرێکە لە سزا بۆ یەکێتیش بڵین دڵنیا بە دڵنیایەوە کە لە بنەڕەتە سزای یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕوونەکەوە نیان شاردۆتەوە پیان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی هاوکاری پەکەکەکە بەمانای لە ماناکان نزیکە لە بەرەی بەرەنگاری ناوچەکە بە ڕێبەراتی کۆماری ئیسلامی ئێران کە هێزەکان کۆمەڵێ هێز هەن کە تورکیا بەدەستی خوار نازانن یەکێتی نیشتیمانی کوردستان لەو هێزانە نزیکە یەکێکیش لەوانە پارتی دموکراتی کوردستانە کاتێک کە سزای یەکێتیەدا بێگومان باجەکە چێیدا باجەکە خەڵکی سلێمانیەیدا و ڕەنگە تورکەکان مەبەستیشان بێ خەڵکی سلێمانی باج دەن بۆی کە ئەو بیرروڕایەن لا دروست ببێ کە بەهۆی سیاسەتەکانی یەکێتیەوە ئەوان باجەدەن و بۆ ئەو باجە بن ڕەگە وا بیرکەنەوە کە خەڵک زیاتر ناڕازیە بێ بەرامبەر سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ پێوەست بە هەڵبژاردن پێ دوایە تەداخول کرابێ بۆی کە هەم داواکاری پارتی بۆ دواخستنی هەڵبژاردن یان لەگەڵ بەرپرسانی عێراق قسەی لەسەر کرابێ یاخود سەبارەت بە و کۆتای تورکمانیش کە بڵین دادگای فیدراڵی لای بردووە قسەی لەسەر کرابێ. بە بڕای من زانیاریم نییە بەڵام بە بڕای من ئەگەر قسەشی لەسەر کرابێ شتی سەرەکی نەبووە لە دانیشتەکانە زۆر لە پەراوێزا قسەی لەسەر کراوە وەکو باری سەرنج بیرمان نەچێ ئێمە بەرەی تورکمانی کە ئەو بەرەیە زیاتر نزیکە لە تورکیا ئێمە هیچ هەڵوێستێکی تند و ڕق و یەکلاکەرەوەمان دەربارەی مەسلەی کۆتای تورکمانەکان نەبینیوە بەڵام بە جۆرە لە جۆرەکان ئەو پرسە جارێکتر ئەو ڕوژێندرێتەوە لە بەغا تاوتوێکرێتەوە و هەوڵە درێکە جارێکتر کۆتاکان وەکو خۆی دیارە بە دابشکردن لە نێوان یەکێتی و پارتیە یا بە ڕێژەیەکی نزیێتر بگەڕێتەوە ئێستا بەشە لە هەوڵەکان بۆ ئەوەی پارتی دموکراتی کوردستانیش بەشداری هەڵبژاردن کرد پەیوەندی بە پرسی کۆتاکانەوە هەیە باز لەوە ژەکرێکە وەفدێکی هەرێم جارێکترێچێتەوە بەغا لە ئەو چوارچێوەیە و یەکە لە کارەسەرەکەەکانی و ڕوژاندنەوەی مەسلەی دیارە لە چوارچێوەیەکی نوێە کە یەکێتی نیشتیمانی کوردستانش ڕازیک. بەڵێ ئەوە دروستە و زانێ باسی دانانی 5 کورسی بۆ کۆتاکان دەکەن ئەو کاتە دابش بکرێ بەسەر بلەبینی پارتی و یەکێتی بازنەکان. من پێم وایە هەموو دووبارە هێنانەوەیەکی مەسلەی کۆتاکان بەدەر لە ژمارەی کورسیەکان جا 5 کورسی بێ یاخ و 11 کورسەکەی جاران بێ بە جۆرە لە جۆرەکانە بێ لە نێوان پارتی و یەکێتی دابشکرێ جێگای داخێکی قوڵ و گەورەشە ئەگەر بێت و ئەمان لەسەر یاسای هەڵبژاردننی نوێی هەرێمی کوردستان ڕێک کەوتنایە واگەر پارتی دموکراتی کوردستان قایل بووە دووسێ کورسی بدا بە یەکێتی نیشتیمانی کوردسی لە کۆتایە واگەر نیان گەیانە مەسلەی دواخستنی هەڵبژاردان نەچارە نووسی پەرلەمانی کوردستان بۆ جۆرا بوو نەدۆخەکەش بەم جۆرا بوو لانی کەمەوە پاساوانە دەست هەندێ هێز و خەڵکو و ناوەندی ناوچەکەش ناکەوێ بۆی دۆخی هەرێمی کوردستان بگا بەم دۆخی ئێستا کە بە زۆر پێوەەر دۆخێکی مەترسیدارە و دۆخێکی ئایندە ناڕۆشنە و خاڵی لاوازیەکی استراتیژیە بۆ هەرێمی کوردستان کە دام و دەستگاکانی بەم جۆرە ئێستایان لێبێ و پەیوەندی هێزەکانی ئەوەندە لە ڕاستە لە یەکتری دوورکەونەوە کە وەکو قوارەی هەرێمی کوردستان ئایندە ناڕۆشن بێ چ جای وەکو هەندێک دام و دەستگای خوار قوارەکە. بەڵێ
سەبارەت بە وادەی هەڵبژار هیچ بە چاوڕوونیە کەیە یەکێتی تاکید لەسەر هەڵبژاردن دەکاتەوە هەندێک باز دەکەوتنی پارتی و یەکێتی دەکەن لە وادەی کە دیاری کراوە دەی شەش پێتان وایە بکرێ قسەیەکی شە بوو سەبارەت بە سەردانی سەرۆکی هەرێمی سیما بارزانی سەردانی ئێران بکات هیچ شتێکی وا لە ئارادا دەبێت ڕووبدات یاخود پێوەست بێ بە هەڵبژاردنەوە بێگومانە گەر سەردانێکی لەو جۆرە بکرێ پێوەستە بە هەڵبژاردنەوە لە ڕاگەیاندنەکانیشا بڵاو کرایەوە کە سەرۆکی هەرێم تێبینی خۆی هەبوو سەرنجی خۆی هەبوو لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستانە کاگەر جۆرە لە یەک تێگەیشتن و نزیکبوونەوە و چارەسەری کێشەکان و دیدی هاوبەش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە نێتە دی واتە جۆرێ لە خاوبوونەوەی گرژەکان لە نێوان پارتی و یەکێتیان ڕوونەدات سەردانەکەی سەرۆکی هەرێم سوودی نابێ و ئەو بەرهەمانەی نابێت کە لی چاوەڕێ کرێ بۆیە ئەم خۆشی وەک کەسێک کە لایەنگری پێکاتنەوەی پارتی و یەکێتی و هێزەکانی ترە پێی وایە کابێ ڕێککەوتنێکی لەو جۆرە هەبێ بۆی سەردانەکەی ئەویش یعنی بێبەرهەم دەرنەچێ بۆ کەسی خۆشی لە ڕاستیان نەبێتە خاڵێکی لاوازی و بۆ هەرێمی کوردستانیش نەبێتە سووتاندنی وەرەقەی سەردانێک کە یەکێک لەو کەساتیانە بیکان کە چاوەڕێی لەیەکرێ جۆرە لە گرژەکان کەم کاتەوە لە نێوان هێزەکانی کوردستان و هەرێم و بەغاشە بۆیە من پێم وایە کە لەبەرەوەی هیچ تێگەیشتنێکی ڕوون نییە و گرنتیەکیش نییە بۆ سەرکەوتنی سەردانەکەی تاسا سەردانەکان جام نەدراوە ڕەنگە چاوەڕێی هاتنەوەی سوودانیشیان کردوێت کە کۆتا قسەی ئەویش لەسەر پرسی هەڵبژاردن و دووبارە ڕێخستنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و عێراق ببیستن بۆ ئەوەی لە دوای ئەوە و لە دوای دوا بڕیاری پارتیش لەسەر جۆری داڕشتنەوە قسەکردن لەگەڵ یەکێتی ئەو سەردانە ئەنجام بدرێ یاخوا ئەنجام نەدرێ بەڵێ بەس بۆ وادەی دیاری کراوە مامۆستا پێشبین دەکرێت بکرێ یەکێتی تاکیدی لەسەر دەکاتەوە هەرچەندە هەندێک ناوەندی ڕاگەن باز دەرەکەوتنی پارتی و یەکێتیش دەکەن بە وادەی کە دیاری کراوە دیارە دەکرێت یاخود ناکرێت بە بڕای من قورسە لە وادەی خۆیان یاری ئەنجام بدرێ قورسە ئەگەر پارتی ڕازی نەبێ ئێمە لە وڵاتێکی دامەزراوەی و یعنی قانون سالاریان نین کە دەسەڵاتەکانی حکوومەت بێلایەن بێ و قانون سەروەر بێ و موەسەساتە بێ و یعنی حیزبێ بە شێوەیەکی ئاسایی بەشداری دەسەڵات نەک یا بڵێن بەشداری هەڵبژارنەکان نەکە وەک شتێکی ڕۆتینی و مافێکی حیزبی بێتە پێشەوە نەخێر ئێمە لە بەردەم واقعی فەرەدەسەڵاتی و لە توپەتی هەرێمی کوردستان هاین لە بەردەم دوو زۆنی هەرێمی کوردستان هاین بەشداری نەکردنی پارتی ڕوونە یەکسانە بە نەهێشتنی و ڕێگریکردن لە هەڵبژاردن لە نیوەی هەرێمی کوردستانە ئەو کاتە ژیانی دەرگاکرانەوە بۆ چارەنووس و قەدەرێکی نادیار سەبارەت بە قەوارەی هەرێم و بە پارتی دموکراتی کوردستان و بە پەیوەندی ئەو لەگەڵ یەکێتی نیشتیمان و نیشتیمانیە بۆیە وەکو کارەساتە بێ کە هەڵبژارنەکە وەکو جۆرە لە کارەساتی لێدە لە ڕاستیە بۆیە چاوەڕێ کرێ کە هەڵبژارنەکە دواخرێ و ئەگەر دوانەخرا یا ڕێکەوتن نەکرا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئەو کاتە پارتی فشار لە سەرۆکی هەرێم بکە کە دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ و لە دوایەمین ساتەکانی بەبێ ڕێکەوتن هەڵبژاردنەکە دواخە بە پێچەوانەوە وەکوتمان لە ڕاستیە دۆخێکی نائاسایی دێتەکایەوە کە ئێمە نازانین چارە نووسمان وەکو قەوارە و وەکو پەیوەندی نێوان حیزبەکانیش چی لێ دێ و چی لێ نایە بە تایبەتی کە ئیرادەیەکەیە لە ناوچەکەیە لە بەغاو لە هەندێک وڵاتی دراوسێشە ئەیانەوێ دەرفەتێک هاتۆتە پێشەوە تا ئەو پەڕیکاکرێ لە ڕاستیە قەوارەی هەرێم لاوازکەن و سەرچاوی هێزی تیا بکوژن بە جۆرێک کە هەتا بیریان لەوە کردوتەوە شتێک بە ناوی حکوومەتی هەرێمیش نەمێنێ و یعنی مەسەلەکە بچووک بێتەوە بۆ سەراستی پارێزگاکان و وردە وردە بیر لە هەڵوەشاندنەوەی قەوارەی دەستوری هەرێمی کوردستانیش لە قۆناغێکی داهاتوە بکرێتەوە. بەڵێ چاڕوان کراوە گەر هەڵبژاردن نەکرێت لەو وادەیە ئەم پرسە ببێ بە سکاڵایەک لە دادگای فیدراڵی پرسیایە حکوومەتی کاربەرە کرد چەندە ماوەکەی دەسەڵاتەکانی چین چکە زیاتر لە ساڵێکم حکوومەتە بڵێن کاربەرەکەرە بە دڵنیایەوە چاوەڕێن کراوە و پێم وایە هەندێک هێز پەنای پێبن بەداخەوە کە هەرێمی کوردستان بەهۆی لێک نەگەیشتن و خراپ بەکارهێنانی دەسەڵات لەلایەن پارتی و یەکێتی و ململانەیان ئەو ناکۆکیەی کە
دژ بە سەرەتاییترین بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بوو و ڕێکەوتنیان لە دابەشکردنی امتیازات و گەندەڵی وەم جۆرە شتانەیە لە هەرێمە و دابەشکردنی شوێن و پێگە و نفوز و قسە یەکەم و دووەم و هەمانە دۆخی هەرێم گەیشتۆ بەم جۆرە. بەڵام من پێم وایە ئەو ئەگەرێکی جددیە لە پێشە و لە ڕاستیە دۆخەکە زۆر دۆخێکی لەبارە بۆ خەڵکانێ کە بیانەوێ زەبری کوشندە لە هەرێمی کوردستان بن وەکو قەوارە و تووشی لاوازی و داڕزانی استراتیژی بکەن و پارتی دیموکراتی کوردستانی خەنە بەردەم چارەنووسێکی نادیارەوە. دیارە ئەگەر هەندی هێزی تر بە قازانجی پارتی و قەوارەی هەرێم کە بەرژەوەندیان لەوەیە بێ دەستێوەردان نەکەن ئەگینا بە شێوەیەکی گشتی دۆخەکە لەبارە بۆ ئەوەی کە هەندێ ململانێتە ئەو سەر ببرێ و زەبری کوشندا وەکو وتمان لە قەوارەکە و لە پارتی و لە هەندێ هێزی تریش بواشێنرێ. بەڵێ چەند خولەکێکمان ماوە پەیوەست بە نەوتی هەرێمیش ئەمڕۆ ڕاگەندراوێکی تونتە بوو لە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم. هیچ پەیوەندێکیە بەو بێ ئومێدی کە ئێستا دەسەڵاتدارانی هەرێم تێدان چی لە دوای سەردانەکەی ئەردۆغان چی سەردانەکەی بڵێن سوودانیش بۆ ئەمریکا کە هیچ وادەیەک دیار نییە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم؟ بە دڵنیاییەوە نەوتی هەرێم لە ڕوانگەی بەغاوە وەکو مەسەلەیەکی ئابووری سێری ناکرێت، وەکو مەسەلەیەکی استراتیژی و سیاسی سەیرەکرێ. گرنگتیایە ئەوەیە کە کارتی نەوت و وزە بەدەست کوردەوە نەمێنە. ئیترەوان گوێ نادەن بە زەرەر و بە نازەرەر و ئەم جۆرە شتانە و لە ڕۆژانی پێشوشە وەزیری نەوتی عراقی زۆر بێمنەتانە قسەی بەرامبەر مەسەلەی هەناردەکردنەوەی نەوت و نەوتی کوردستان و هەموو ئەو شتانە دەربڕی و تاکو ئێستا کێشەی گەورە بۆ هەناردەکردنەوەی نەوتەیە. دیارە نەوتەکان دواخست بۆ ئەوەی کە ئەم نەوتە بە هەناردەکردنەوەکان دواخست بۆی کە فشار بێ بەسەر تورکیاوە، تورکەکان سازشیان بۆ بکە لە مەسەلەی ئاو لە هەندێک مەسەلەی ترە و بە بۆری هەرێمی کوردستانە ئەو نەوتە نەڕوە، تەنانەت بیریان لەوە کردەوە نەوتەکە لە شوێنێکتر هەناردە بکەن. ئەمە جگە لەوەی مەسەلەی کۆمپانیاکان و تێچووی دەرهێنانی نەوت لەگەڵ کۆمپانیاکان کێشەیەکی گەورەیە کە بەو جۆرە ئێستا هەیە پێچەوانەی قانونی بودجێ عێراقیە و گۆڕانی ئەوەی ئەوێ و عێراق و هەرێمی کوردستان و لانە پەیوەندیدارەکان هێشتا ڕێک نەکەوتون لەسەر مەسەلەی تێچوونەکە و ئەوە بابەتێکی ئاڵۆزە لە نێوان و ئێستا یاسای نەوت و گاز دەرنەچوە بۆ ڕێخستنی پەیوەندیەکان. بۆیە مەسەلەیەکی تەواو سیاسیە بەڕاستی ئاسان نییە، یعنی بە شێوەیەکی لە ئایندەیەکی نزیک و هەردەست و بردووە هەندێک سەردان و ڕەد و بەدەڵی سیاسی لە ڕاستیە مەسەلەکە دەست پێ بکاتەوە واتە مەسەلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم. مەبەستمەوەیە چی ئەردۆغان بێ ئەو ئەمریکەکانیش بێ فشار ناکەنەوە یاخود پێوەستە بەوەی کە بەڕێز دەڵی ڕێکەوتنە سەرخەرجی کۆمپانی نەوتیەکان هەتا هەمواری گرێ بەستە نەوتیەکانی هەرێمیش فشارەکەن بەس لە سنوورێک هاتوانن فشار بکەن، یعنی تا ئەو پەڕیش کەس لەسەر نەوتی هەرێم فشار ناکە، بە تایبەتی کە تورکیا بێ ملیار و نیوێک بە پێی هەندێ بڕیاری دادگایە یا لیژنەی ناوبژێوانی پاریسە کە بە گوێرێ و بڕیارە مەسەلەی هەناردەکردنی نەوتیان لەژێر دەستی هەرێمی کوردستانە خستە دەرەوە. تورکەکانیش مەبەستیانەکە و ملیار و نیوە نەدەن، دیارە زەرەریشیان کردووە 100 ملیۆن دۆلاریان تا ئێستا زەرە کردووە لەوەی نەوت نەچوە بۆیە، بەڵام فشارەکان لە سنوورە کاتوان لە ڕاستیان ڕۆڵی خۆیان ببینن بە تایبەتی کە مەسەلەکە پەیوەندی بە قانونەوە پەیوەندی بە فراکسۆنە پەرلەمانەکان هەیە لە عێراقا و ئەوانیش مەرجعیەت و ئەجێندای خۆیان هەیە بە ئاسانی ناچنە ژێر فشاری تورکیا یاخۆ ئەمریکا لەبەرەوەی مەرجعیەتی مەزەبی و سیاسی و عسکەری خۆیان هەیە. بەڵێ پەیوەست بە ڕێگەی گەشەپێدان یەکێک لەو ڕێکەوتانەی کە لێ تێگەشتانەی کە کراوە لە بینی سوودانی و ئەردۆغان قسە لەسەر چارەنووسی سودمەندبوونی هەرێم یاخود دەواازەی ئیبراهیم خەلیلیشە. مەترسی لەسەر دروست دەبێت گەر ئەمە جێبەجێ بکرێت چونکە بازێکی بەشێکی کەمی لە خاکی هەرێمەوە دەڕوات. بە دڵنیاییەوە دەمێکە بیر لە کردنەوەی دەواازەیەک ترەکرێتەوە وەگەرە و ڕێگایە دروست بێت و دەواازەیەکی تر بکرێتەوە بە دڵنیاییەوە باخی هەرێم لە ڕووی ئابووری سیاسیشەوە لە پەیوەندی بە تورکیاوە زۆر کەمە بێتەوە و بەشە لە ئامانجەکە ژەوا بێ، بەڵام هەندێک لە چاودێرانی ئابووری و سیاسیش پیان وایە کاو ڕێگای هێشتا نەخشەنیە لەسەر کاغاز و تا ئێستا پارەدار نەکراوە، پارەی بۆ تەرخان نەکراوە، تا ئێستا بیرۆکەیە
تەحەفوزیان هەیە بتوانن بکرێ یاخو نەکرێ، بەڵام ئەگەر لە حاڵەتیان جامدانە و کردنەوەی دەواازەیەکی تری لێ بکرێتەوە زەبرێکی گەورەی ئابووری و سیاسیە بێ لە هەرێمی کوردستان لەبەرەوەی باخی ئیبراهیم خەلیل زۆر کەم کاتە و سنوورداریەکە کە دەواازەی سەرەکی و گەورە بووە بۆ مامەڵەکردنی تورکیا نەک لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ هەموو عێراق. بەڵێ باقسێکی لەسەر سەردانەکەی سوودانی بکەین بۆ ئەمریکا کە گەڕاوەتەوە، هیچی پێ دوایە بەدەستێنا بێ یاخود چی سەردانەکەی بۆ ئەمریکا بێ چاتنی ئەردۆغانیش بێت سوودیان هەیە بۆ سوودانی و بۆ شخصی خۆیەوە بۆ حکوومەتەکەشی؟ بە شێوەیەکی گشتی سوودانی وەکو سەروەزیرەکانی پێشخۆی ئازاد نییە لە بڕیارە هەتا کۆتایی. کۆمەڵی هێڵی سووری ناوخۆیی هەیە پەیوەندی بە گروپەکان و بە فراکسۆنە پەرلەمانەکانەوە هەیە و پەیوەندی بە هەندێک وڵاتی ناوچەکەەوە هەیە. بۆی سوودانی ئەو پەڕیەوەی ئەیکە ئێوێ هاوسەنگیەک ڕاگەرە لە نێوان ئەمریکەکان و ئێرانیەکان و گروپەکانی ناوخۆ و یعنی جەمسەرە دژبەیەکەکانی تر. ئێستا ئەم جارە ویستی ئەو ڕێکەوتنی کە لە 2010 وەک چوارچێوەی لێکتێگەشتنی استراتێژی لە نێوان عێراق و ئەمریکا ئیمزا کراوە جۆرە لە چالاکە بەمانایەکتر خۆی پاراز لە مەسەلە ئەمریکان ئێوێ مەسەلە ئابووری و زانستی و ژینگەیەکان بجوڵێنێ لەبەرەوەی ئەمە تا ڕادەیە کۆماری ئیسلامی ئێران و گروپەکە ناوخۆیەکانیش و هەندێک لە فراکسۆنە شیعەکانیش لە ڕووی ئابووریەوە پێویستیان بەوەیە لەبەرەوەی چارەنووسی عێراق لە ڕووی ئابووریەوە لەژێر ڕەحمەتی بانکی ناوەندی ئەمریکایە ئەیانەوێت کە فشار لەسەر عێراق دروست نەبێت لەبەرەوەی لەمڕۆ فشار لەسەر کۆماری ئیسلامی ئێران و گروپەکانیش دروست دەبێت مەسەلە ئەمنیەکە تا ڕادێ جۆرێ سستکەن بەڵام لە هەموو حاڵەتێکە هەموو ڕێککەوتنێک لەگەڵ ئەمریکا لە چوارچێوەی دۆخی ئێستا عێراقا ڕێککەوتنێکی تاکتیکیە و نابێت لە چوارچێوەی ڕێککەوتنە استراتیژیەکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و بەرەی بەرەنگاری ناوچەکە دەرچێ بۆیە بش بە حاڵی خۆم من زۆر گرە و ناکەم لەسەرەوەی کراوە بە سوودانی ئێوێ دۆخەکەی پێ بەڕێکە و هەندێک دەستکەوتی پێ بەدی بێنێ و ڕەنگە قەنەعەتی پێکرد بن کە ئەم عەبادێکی ترە و ئەتوانێکە ببێ بە ڕەمزی هاوسەنگی لە نێوان لایەنەکانە و جۆرە لە ناسنامی عێراقی زین و بکاتەوە بە تایبەتی کە تەماحی هەیە لە قۆناغی داهاتوە ڕەنگە فراکسۆنی گەورەی هەڵبژاردننی هەبێ و بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ وەکو ئێستا تەنها دوو کورسی پەرلەمانی نەبێ و دۆخێکی دیاریکرا و کردوێتی بەسەرۆ گۆزیران بەڵکو ببێ بەیەکە لە ڕێبەرەکانی ناوماڵی شیعە و لە ئایندەیە شانسی ئەوەی هەبێ وەک ڕێبەرێکی سیاسی خاوەن پێگەی جەماوەری مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکە لە هەموو حاڵەتەکەیە بارودۆخی عێراق و ئەو ناسەقامگیریە شاراوەی هەیە و ئەو دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە قورسە قەنەعەتمان پێ بکە کە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق دۆخێکی تازە لە ناوچەکە و لە پەیوەندی نێوان عێراق و ئەمریکا دروستە کرێ بیرمان نەچێلایانی ئەمریکیش پێویستیان بەوە هەیە کە وا دەرخەن جۆرە لە دەستکەوتیان لەگەڵ عێراقەیە و گروپەکان تا ڕادێ بێدەنگ من بۆی ئەوانیش کێشە بۆ هەڵبژاردنەوەی بایدن و حیزبی دیموکراتی لە هەڵبژاردنە داهاتوەکەی سەرۆکۆماری ئەو وڵاتەیە دروست نەبێ. بەڵێ بەدوای پرسیان لەسەر پرسی موچە بێ ئێستا دادگای فیدراڵی کێشەی موچەیەک لا کردوتەوە کە بە بانکیکردن بکرێ بۆ موچەی موچەخۆران لە بڵێن بانکە حکومی فیدراڵیەکان بەڵام تاکو ئێستا سەڵاتدارانی هەرێم ئامادەنین بڵێن ئەو پرۆسێ لە ڕێی عێراقەوە بکەن وەداهاتی ناوخۆ تەسلیم بکەن وەداهاتی نەوتیش چی ڕوودەدات ئەگەر هیچ کێشەیەک لە پرسی موچەوە ڕوودەداتەوە ئەگەر لەگەڵ عێراق نەچنە پێشەوە لە پرسی تەوتینی موچە؟ ئەگەر بەو جۆرەی کە ئەیانەوێ ئەگەر عێراق پێداگر بێ لەسەر بڕیارەکەی دادگای فدراڵی کە جەخت لەسەرەوە کاتەوە بێت تەوتینەکە و بە بانکیکردنەکە لە ڕێی بانکە حکومیە فدراڵیەکانەوە بێ ئەمان سوور من لەسەرەوەی کابێ لە ڕێی هەژماری منیە هەر چوارچێوەیەکی ترەوە بێ دیارە لێک تێنەگەیشتن دروستە بێ و جارێکتر قەیرانی موچە سەر هەڵدات. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار ئەماندومان کردی سوپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ خواتان لەگەڵ زۆر سوپاس.